ئەنفال مەرجی لەسەر خۆی گەلێک بوو کە هەندێک جار هێواش و هەندێک جاری تریش توند و ئاڵۆز ڕژێمی لە ناوچووی پێشووی عێراق بەهەش قۆناغی جیاواز تەنانەت ئاوێنەی حەوزێکی لیخنیشیان نەهێشتەوە کە درەختە ڕیشسپیەکانی ئاوایی لەبەریا دەستنوێژ هەڵبگرن. درەختە ڕیشسپیەکانی ئاوایی لەبەریا دەستنوێژ هەڵگرن. سڵاوتان لێ بێوم کاتتان باش. پرۆسەی گەڕان بە دوای گۆڕا بە کۆمەڵەکانی ئەنفال بۆچی وەستا؟ ئەوترێت ئەگەر پاشماوی ڕووفاتی ئەنفال کراوەکانی دیکە بگەڕێتەوە بۆ خاکی هەرێمی کوردستان لانی کەم جۆرێک لە دڵنەوایی بۆ کەسوکاری ئەنفال و ئەنفال کراوان دەگەڕێتەوە تا چەنە نەبوونی یاسایەک لە پەرلەمانی کوردستان وەک یاسای پارێزگاری لە گۆڕا بە کۆمەڵەکان گرفتی گەورەی دروست کردووە تا چەندە گرنگ و پێویستە ئەو کەسانەی دەستیان هەبووە لە پێشڕەوایەتی کردنی ڕژێمی پێشووی باسی ڕووخاو لە ئەنفالکردنی دیهاتەکان بەدادگایی بگەێنرێن ئەوترێ هێشتا بە سەلامەتی ژیان دەگوزارێنن. لەسەر ئەم پرسە گرنگە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. ئێرە مۆنومێنتی ئەنفالە لە بانی مەقانی چەمچەماڵ. لێرە 1938 ڕووفاتی ئەنفالکراوی گەلی کورد دووبارە بە خاک سپێردانەوە دوایەوەی لە ساڵی 2012 ڕووفاتەکان لە مەهاری پارێزگای دیوانیەوە گەڕێنرانەوە بە پێی پشکنینی پزیشکی دەرکەوت کە هەموو ڕووفاتەکان خەڵکی گەرمیان و ناوچەی قادرکەرەمن. هەرچەندە تامساتە دەوترێ 182,000 ئەنفالکراوی گەلی کورد بوونیان هەیە، بەڵام ژمارەکە پشبەستوو نییە بە ئامارێکی ورد کە ئایا لەو ژمارەی زیاترەیان کەمتر. بە بەراورد بەو ژمارە زۆرەیش لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تەنها ڕووفاتی 2500 ئەنفالکراو گەڕاوەتەوە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان. مامرەزا حەسەن خاوەنی هەشت سەرخێزان بووە وە خۆی دەڵێ دیمەنەکانی دابڕان و جێهێشتنی منداڵەکانی وەکو دوادیداری مەرگەسات هەموو کات بە بەرچاویە دێت و دەڕوات. داوا لە حکومەتی کوردستانەکەم هیچ کاتێک هیچ مەحەلێک حکومەتی بەغدا وەکو ئەسا ڕێک نییە لەگەڵ حکومەتی کوردستانە لەگەڵ هەرێمی کوردستانە داواکەم لە هەرێمی کوردستان خۆیان ڕێبخەن لەگەڵ حکومەتی عێراقیە ئەم ڕۆفاتانەمان بۆ بێننەوە وازانین یەک بەشەرمان نەگیراوە ئەوها قەبرەکەی لە تەکمان بی ئەو هەبین سەردار ئەم ڕۆفاتانە هەتایە من ئەوە کوڕەکەمە بۆ خۆشم بمرمە دێتە سەر ڕۆفاتی براکەی ئەو هاوایی هەر چاومان لەوەیە هەکە ڕۆژێ لە ڕۆژان برێن ئەوە سیارێک ڕۆفات هاتەوە هین کوردستانە و هین ئەنفالە ئێمە بچین بە پیرەوە ئەوە نەبوو. عادل تاقانی ئەنفال و خەڵکی گوندی سەرچناری گەرمیانە بێجگە لە 6 کەسی خێزانەکەی 173 کەسی دیکەی هەمان گوند ئەنفال کراون. ئەو دەڵێت هەرگیز لەو باوەڕەدا نەبووە بەو جۆرە کۆمەڵکوژ بکرێن. سەبوریت بۆ نایەکەیتە ناو گۆڕە بە کۆمەڵا هەستەکەی کەسوکاری توی تیابێ؟ بەڕاستیەکەی هەستەکەم تیابێ و هەست ناکەم تیابێ لەبەرەوەی ئێستا جار هەیە هەر خۆمان لە خۆمان پرسیارەکەین ئەڵێن ئافرەتێک لە فڵان وڵاتە ڕێمبێ فرۆشرا بێ بۆ خۆم ئەڵێم ڕێمبێ و خوشکی من بێ یان برایەکی من بێ جارێ ئەڵێن عەرەبێک کوردێکی وا لێ منداڵێک وا لەوێ ڕێمبێ لە خۆتەوە بڵێ ئەمە ڕێمە برای من بێ. یعنی ئەو ئومێدەتان ماوە کە هەندێکیان بە زیندوی ما بێتنەوە بۆ هەیە و فرۆشت بێتیان بە وڵاتێکی تر. بەڵێ بۆی هەیە ئێستا من برام یان خوشکم لە شوێنێک بێ و ناو بزانێ و نە منش بزانم. زۆرێک لە چیرۆکی ڕزگاربوونی ئەنفال و دەربازبووەکانی گۆڕە بە کۆمەڵەکان لای ڕۆژنامەنووس عارف قوربانیە زۆربەی کراون بە کتێب و چاپ کراون بۆ چەند زمانێکی دیکەش وەرگێڕاون نەک لە نووسیندا بەڵکو لە دوای پرۆسی ئازادی عێراق بە چەند مانگێک سەرپەرشتی یەکێک لە تیمەکانی گەڕان بووە بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوەڕاستی عێراق و چەندین ڕووفاتیان گەڕاندۆتەوە. نە ئەحزابی سیاسی کوردی و نە حکومڕانی کوردی کەس جورئەتی ئەوەی نەبوو تا ڕوخانی سەدام ئەوە ڕابگەێنێک ئەنفال نەماون. ئەو 15 ساڵە لە چرکەساتی ڕوودانی ئەنفال تا ڕوخانی سەدام ئەو 15 ساڵە ئێمە کە سوکاری ئەنفالمان لە چاوەڕوانی ئەوەیە هێشتەوە کە هەمیشە بە هیوا بێ سەدام بڕوخێ ئەگەری بەهێز ئەوەیە کە سوکارەکانیان مابن بەدڵنیایەوە هەبوو یعنی قورس بوو تۆ ئەم ئومێدە بوو کوژی کە نیوەی میلەتەکە چاوەڕێ ئەوەیە سەدام بڕوخێ و دەرگای زیندانەکان بکرێتەوە ئازیزەکانی بێتەوە قورس بوو ڕایگەێنی کە بێ ئومێدی بکەی نەماون.
لە چرکەساتی سەدامەوە خەڵک تووشی ئەو هینەبوو ینی نمونە زۆرن خەڵکە بوو مرد خەڵکە بوو ینی جاڵتە لێدا خەڵکە بوو من خوشتی دایکم کە کوڕی ئەنفال بوو هەردوو چاوی شۆر بوو کە سەدام ڕوخە هەر ینی لە هەفتەی یەکەمی دوای کۆتنی سەدامە ئەو دوو لیژنەیە دەست بەکار بوون لە حکومەتی هەولێریش کە و کاتە دوو ئیدارە بوو لەوێش وەزارەتی وابزان مافی مرۆڤ بوو کاتە کاک محەممەد حسان ئەو خۆی سەرپەرشتی و تیمەی کرد لێرە ژێمە دوو تیم پێکاتیشان من سەرۆکی تیمەکە بووم لەگەڵ چەند بەڕێزێکە کەیسە لە ژیانە ماون ئێمە ناوەڕاستی عێراق بووین و تیمێکیش بۆ خواروی عێراق پێکێنرا ینی ئەتوانم بڵێم بەشێکی زۆر گۆڕی بە کۆمەڵمان دۆزیەوە چکە هەم ینی تازە سەدام ڕووخا بوو ئاسەواری گۆڕە بە کۆمەڵەکان بەشی زۆری وە خۆی مابوو خەڵک زۆر بوو و کاتە هاوکاریە کرد و خۆشمان پێشتر زانیاریی زۆرمان لە کۆبووە بە حکمی ئەو شاید حاڵ و خەڵکانی کە چاوپێکوتنمان لەگەڵ کردبوو معلوماتیان دابووینێ لەسەرەوەی کە گۆڕی بە کۆمەڵەکان لە چۆن یا تەسەورەکەن لە چۆ لە ناودرابێتن بەشێکی زۆر لە گۆڕە بە کۆمەڵەکان دۆزرانەوە بەڵام گرفتەکە لەوەیە بوو دوای پرۆسەی دۆزینەوە دەستنیشانکردن ئەبوو قۆناغی هەڵدانەوە دەست پێ بکە لەوێ گرفتێک دروست بوو لەسەروی چۆنێتی دەرهێنانەوەی بە چ شێوازێک دەربێنرێ ئایا هەروە بە هەڕەمەچی ئێمە بچین دەریان بکەین و بیان هێنینەوە گەوەی هەندێکی وامان کرد ئێمە یاخۆ چاوەڕە بکرێت تیمی نێودوڵەتی چکۆتە تا ئەمریکا و بریتانیەکانیش هەردوو لایەن تیمێکیان دروست کرد بوو بۆ هاوکاری ئەم لیژنانە بۆی بە شێوەی زانستی دەربێنرێ ئەمە پرۆسەکەی خاو کردەوە دواتریش کە قانونی مەقابری جەماعی دەرچوو لە بەغدا و کاتە لە سەردەمی خۆی خۆشببوو مامجلالە بوو ئەوی مزای کردووە لەوێ ینی حەزری خستبووە سەر ئەوەی کە نابێ هیچ کەسێک دەستکاری گۆڕە بە کۆمەڵەکان بکە تەنها وەزارەتی مافی مرۆڤ یا دەستەی مافی مرۆڤ ئەوان معنین بۆی کە ڕووفاتەکان دەربێنن و بە هاوکاری تیمی پزیشکی و زانستیوانە ئەمە وای کرد کە پرۆسەکە لە شوێنی خۆی ڕابوەستێ بۆ چکە هەموو خەڵکەکانی تر دەستیان بەسترایەوە لەوەی کە خەریکی دەرهێنانەوە ئەم ڕووفاتانە بن تیمێک دەستنیشان کرا بۆ ئەمریکا بە داخەوە تیمەکەش ئەتوانم بڵێم تا ئەو کاتی دادگاکە ئیشی بەم کەیسە بوو پێویست بوو ئەم تاوانانە بە زیندوو ڕابژێرن بۆی کە ینی بەردەوام لە بەرچاوی دەسەڵاتداران بن بۆی ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کار لەسەرم کەیسانە نەکرا هەمومان ئێستاوەتە ترسیەوەمان هەیە لە هەر چرکە ساتێکا بێ ئەو کۆمەڵکوژیانی لە ڕابردووە لە عێراق ڕۆیانداوە لەسەر دەستی حکومڕانەکانی ئێستا عێراق دووبارە بێت هەمان مەترسی ماوە بۆ ئەوەی لە دووس خۆرمات و ڕوویدا چی لە جینۆسایت کەمتر بوو ئەوەی لە شنگال ڕوویدا و ئەو مەترسیانی خرانە سەرکرد بوو ئەگەر لە چەند ساڵی ڕابردوو لە لای حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بوونی چەکدارانی داعش و نەبوونی ئەمنیەت کرابێتە بیان و بۆ نەگەڕان بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان بە تایبەتی لە بیابانەکانی خواری و عێراق لە نزیکی شارۆچکەی سەلمان و زیندانی نوگرە سەلمان ئەوە ئێستا بەشێکی زۆری بیانوەکان کۆتایی پێهاتووە گۆفاری ئەنفالستان لە ماوەی ڕابردوو بە وردی کاری لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان و تیمەکانی گەڕان کردووە سەرنووسەری ئەو گۆڤارە دەڵێت گەشتومەتە و بڕوایی لەسەر ئاستی تاک و حکوومەت و دەوڵات بڕوایەکی بەهێز و خەمێکی قوڵ نییە بۆ گەڕانەوەی ڕووفاتەکان دۆسی جینۆسایت بە شێوەیەکی گشتی و لە ناویانە گۆڕی بە کۆمەڵ وەکو مەسلەیەکی سیاسی گرنگوەر بگری کە پابندە بە مافی ئەمنەتەوەی کە جینۆسایت کراوە لە عێراقا ئەبواە بەقەدەر ئەوەی کە شەڕی نەوتەکرێت لە عێراق شەڕی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵیش بکرێت تەرخەمی بۆ چێ گەڕێتەوە بەس لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لەمەوەی ڕابردوو کەم تەرخەم بووە لەوەی کە لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ڕۆڵی گەورەی هەبێ بکەم تەرخەمی بۆچی ئەگەڕێنیتەوە لەسەر ئاستی حکوومەت و سیاست ئەیگەڕێنمەوە بەوەی کە هێشتا لە کەیسەکە تێنەگەیشتووە لەسەر ئاستی حکوومەت و سیاست لەسەر ئاستی تاکیش هێشتا بڕوایەکی قوڵ نییە بە مافی ئینسان چونکە هێنانەوەی تەرم بەشێکی پەیوەندی بە مافی ئینسانەکانەوە هەیە چ ئەوانەی مردوون چونکە مردوش یعنی ڕێزی تایبەتی خۆی هەیە چی ئەوانەی کە ساحبی ئەم مردوانن یا خاوەنداریتیان هەیە کە پێویستە بەلایانی کەمەوە لەباری سایکۆلۆژی و شوێنیشان هەبێ بۆی ئەمان چۆنەڵی پابندی خۆیانی پێوە ڕابگەین مەساوترێ لە ڕووی مادیە و هەرچەنە ئەم پرسە ڕەنگە بە مادە پێوانە نەکرێ بەڵام ئەگەر پێوانەی چی بۆ دروست بکرێ دەرهێنانەوەی هەر ڕووفاتێک وەکو خۆی وەناسینەوەی 120,000 دلاری پێویست ڕاستە تۆژەوت پێستووە ئەوە بۆ یشێکی وردی زانستی لەسەر بکرێن ڕووفاتە بەتەواوی بناسرێتەوە ئەشێ ئەمە قسەی من نەبێ قسەی یەکێک لە کارمەندانی ڕێکخراوی ICMPە کە بە منی ڕاگەیان کە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵەوەندە کارێکی ئاسان نیە تەبان من نیژە ئەو کاتە با بڵین شارەزایەکی وام نەبوو لەسەر ئەم دۆسەیە لەسەر هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ ڕەنگە منیش وەکو هەر کەسێک کەوتبمە ژێر هەژمونی ڕاگەانە و وتبێتم ئەبێ پەلە بکرێت لە هێنانەوەی گۆڕە بە کۆمەڵ ناڵێم من ئەڵێم هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ پرۆسەیەکی تایبەتە
کاتێکی زۆری پێویستە پش و درێژەیەکی زۆر پێویستە ئەمنیەت و سەلامەتی زۆری پێویستە و پارەیەکی زۆریشی پێویستە ئەگەر ئێمە وریانە بین لە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵات دوورنی ئەمە ببێ بە بزنسێک لەلایەن چێ لایەن تیمە نێودەوڵەتەکانەوە ئەگەر ئێمە متمانە بۆ خۆمان نەجێڕینەوە لە تەواوی عێراقدا 300 گۆڕی بە کۆمەڵبوونی هەیە لەو ژمارەیە بەشێکیان گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفالن لە چەند ڕۆژی ڕابردووشدا شاندی وەزارەتی شەهیدان و دەستەی شەهیدی عێراقی لە بەغدا بۆ هەماهەنگی و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی کۆجۆ لە شەنگال هەماهەنگیان کردووە و ڕێکەوتن کە خۆناغی دووەم دەست پێ بکاتەوە و ئێستا کارەکانی دەستی پێکردووە بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم ڕاشکاوانە دەڵێت هەر کەسێک پێمان بڵێ گۆڕێکی بە کۆمەڵی ئەنفال لەکوێیە ڕۆژی دواتر کاری لەسەر دەکەین دیکومنتی زۆر کەم لە بەردەستن کە شوێنەکەمان بۆ دەست نیشان بکاتن لەو بیابانە بەرفراوانەش ئەستەمە تیمێک بچیتن شوێنەکان هەڵداتەوە و نەدۆزیتەوە چکە ئەو شوێنێک کە تۆ ئەمڕۆ دەیکێ چاڵ بۆ ڕۆژی پاشتریان بۆ 2 ڕۆژ پاشتریش ئەو چاڵە پڕ دەبتەوە بەو تۆزوبایی کە لە منتەقەکەی سروشتی بیابانەکەی تەپۆڵکە خۆڵی دڵیەکان ئەگۆڕێن بەڵێ ئەوەی کە هاوکارە ئەو ناوچەیە بەرە و ئەوەدانی دەچیت واتە خەڵک دەگەڕێتەوە داوای ئەملاکی خۆی دەکاتەوە شتوکان لە ناوچەکەی دەکاتەوە لە نەتیجەی ئەو کارانەی کە چ بنیاتنان و ئاوادانکردنەوەیە چه خەڵک بۆ کاری کشتتوکاڵیە چ بۆ سوودوەرگتن لە زەویەکانی خۆیاندایە پێزانینەکان دێن لە بۆ پارێزگایەکان و دام و دەستگا ئیداریەکانی سنووری پارێزگایەکان و هەروەها لە ڕێگەی پارێزگایەکانش بۆ دام و دەستگا ڕسمیەکان چ لە بەغدا بیچ لە هەولێر بیتن لە ئەگەری هەر گۆڕێکە هەر گۆڕێک لە باشووری عێراق هەڵ بدرێتەوە یان زانیاری لەسەر دروست ببیتن یان معلوماتمان بەدەست بگات ئێمە بەدووادا چوونی دەکەین و ئێمە پێشبینی دەکەن ڕوفات و ئازیزی خەڵکی مێتێتەوە چی بە کەسوکاری ئەنفالکراوان بڵین پرۆسی گەڕان بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان دەست پێ ئەکاتەوە ینی بڕیارێک هەیە ئەم کاتێک دیاریکراو هەیە ئەم پرۆسەیە بەردەوامە لە هەر بەڵام وەستاوە لە هەر لەکوێ هەیە گۆڕە بە کۆمەڵ هەڵبدرێتەوە لە هەر کال بەتایبێت پرسیارێکی زۆر دقیقە بۆی بینەران و بۆی کەسوکاری قوربان بزیانە لە هەر شوێنێک داتا یان معلومات یان پێزانینی دقیقمان هەبێ کە گۆڕی بە کۆمەڵ هەیە ڕۆژی پاشتر تیمەکانی مە حرەکەت دەکە حکومەتی عێراقی ئاگدار دەکەینەوە حرەکەت بکەن جیهاتی ئەمنی و ئیداری تێدەگەینین کە تێلبەندی بکە حیمایەی بکە چونکە قۆناغی یەکەم لە پاش پێزانیندا پشکنین و حیمایەکردنەکەی پرسیارم کردو شوێنەکانە زانرێت ئەنی لە خواروی عێراق لای شارۆچکەی سەلمان لە نزیکی نوگرە سەلمان ئەم شوێنانە زۆربەی شوێنی گۆڕی بە کۆمەڵیان فەرکراون لە حەزار لە مووسڵ ینی شوێنەکان هەیە معلوماتەکەش هەیە معلومات و شوێنەکان عامە تهدیدی مووقعەکەت بۆ ناکە کە تو بچی ئیشی لەسەر بۆ تیمە دروست ناکەن تهدیدی مووقع تیمەکە گەڕوانی دەکە بەڵام احتیمالە و ئامرە پێشکەوتوانەی نەبیتن کە ئەو بیابانە گەورەیە بەسەر کاتەوە نقطەکەت لە بۆ نقطە دالەکەت لە بۆ تهدید بکاتن یعنی عملیەکە ئاسان نییە 693 ڕوفاتی ئەنفالکراوان لە ڕێگای تیمی وەزیری پێشووتری مافی مرۆڤی حکوومەتی هەرێم دکتۆر محەممەد ئیحسان هێنراوەتەوە ئەو ئێستا سەرۆکی زانکۆیەکی ئەهلیە لە هەولێر ڕێگیری قانونی هەبوو تا ئێستا بێژگە لە کەم خەمی حکوومەتی اتحادی تا حدی حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆری کەم خەمیەکی تیا هەیە بەڵام خۆشت لەناو حکوومەت هابووی بۆچی کەم تەرخەمی ئەکرا من ئەو کاتێک کە لەناو حکوومەتە لە ناو حکوومەت بووم کەسێک لە پێش من ئەو کارە نەکردیە و لە دوای ئەوەش کە منیش لە جێگاکەی دەرچوو ئەوانەی لە دوای منیانەش ڕبعی ئیشەکەی منیان نەکردیە من فەخرەوە ئەڵێم ئەوان نیان کرد ئەو شتانەی کە ئێمەمان کرد ئێمە توانیمان تهدیدی جێگا کارمان بکەین چەند ڕفاتێکمان ئێنا ئەوش تقریبا 600 شتێک جوتەمان ئێنا لە زەحمەترین کارمان دەکرد بێ ئیمکانیاترین کارمان دەکرد بێ علمترین کارمان دەکرد ئێمە چەند کەسێک بوون ئەو کارەمان دەکرد لە دوای ئەمە حکوومەت زۆر پارەی زیاتر بوو دام و دەستگاکانی زۆر زیاتر بوو خەڵکی شارەزادی زۆر زیاتر بوو بەڵام ئیشەکە زۆر کەمتر بوو حقیقەتەکەوا بووە لە بەغاش وا بوو لە کوردستانیش چەند ژمارە ڕفاتەنی ئێوە هێناتانە ئەو ژمارەی چەند ئەو تیمەکەی کە من بخۆمێنەوە من 693 کەسمان ئێناوە لە کوردستان هەمووی پێکەوە لەو کاتەوە لە دوای منەوە تا ئێستا تۆتەڵەکەی لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەکە نەگەیشتە 2000 یعنی ئێمە زیاتر لە ئەو ئیشی تهدیدکردنی جێگەکاری چاو تیمەکی خۆمان خەڵکێکی زۆری چاکی هەبوو لەگەڵمان کار دەکرد ئەو خەڵکە چاکەکە ئەمڕۆ دوور کراوە لە ئیشەکە بە دەستگایەکە دروست بکرێت من بۆ چوونەکەی منی خۆم شخصی تەمەناکەم دەستگایەک بێتە دامەزراندن دەستگایەکی تەمامەن دەستگایەکی بیرۆقراتی خەڵکێک لە دابنیشێت لە ئۆفیسەکان و
فەلسفەی لێبدات وەکو زۆر دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغاش خەریکی فەلسەفە لێدانن خەڵکێکی زۆر هەیە خەریکی فەرکە فەلسەفە شارەزان لە کاری خۆیان ئەبەدەن زۆر جێگا هەیە لە من ئەڵێن شارەزانیە لە جێگاکانی خۆی با کەسێک تەخەیش نکات من ئەمیشەکەم لەبەر من ئیشێکی زۆر گەورەترەکەم جۆرێکی در ناگەڕمەوە ئیشە بکات هەر کەسێک ئەمیشە بکات بە هەموو توانای خۆم هاریکاریەکەم ئەم ئیشە ئەزمموی خۆتیان پێ ببەخشی هەمووی بەڵام تەخیل ینی با کەستە من تێنەگات بیانەوە وا هەزر بکات بیانەوە من هەمیشە قەت هەمیشەنەوەکەم ناکەم لەبەر ئیشێکی تر مهمترەکەم من ئەتوانم هاوکار من بۆم قەناعەتێکی ترم هەیە خۆ من تا ئەو خوای محەممەد ئەحسان خوڵق کردیە زۆر کەسی تریش خوڵق کردیە با خەڵکێکی ترەویشە بکات بەڵێ ئەوەی پێم بێتەکردن یارمەتیەدەم بۆچی پێ دوای ئیشیشی گرنگتر هەیە ئەوە من حەزم لە جانبی ئەکادمیە باشترەکەم من لە پێنج زانکۆیتری جیان دەرسەدەم حەسەکەم خزمەتی کوردستان زیاترەکەم لەمە خەڵکێکی تر ئەتوانێ میشە بکات دکتۆرشتێکم بۆ ڕوونکەیت و ئێستا شوێنێک نییە لە عێراق بڵین ئەو شوێنی گۆڕی بە کۆمەڵی ئەنفال کراوان یا جینۆساید کراوان هەیە زۆر جێگا هەیە زۆر جێگا هەیە لە شەرنافی هەیە لە عمارە هەیە لە بەسڵە هەیە لە کەربەلا هەیە زۆر دیارە شوێنەکان ڕوون ئۆفکۆرس کێ بە تووتیە جێگاکە دیار نیە وەزارەتی شەهیدانی حکوومەتی خێر جێگا دیارە و جێگا ئەزانن ئەگەر خەڵێکی خەمخۆریانەیە با لەگەڵم بێت پێی ئەڵێ ئەمە جێگاکەیە دکتۆر محەممەد ئەحسان ئامادەیە لەگەڵ هەر خەڵکیشی خەمخۆر وە خۆیڵێ من لە وەزارەتی شەهیدان بڵێ ئەوە شوێنی گۆڕی بە کۆمەڵی ئەنفالە من انتقادی کەسێ من انتقادی پرۆسسەکە ئەەکەمە برادرانی و وەزارەتی شەهیدان ڕەفیق من ڕێزی من هەیە بۆیان تایبە بەڵام من ئەڵێم ئێمە خۆمان کەم خەمین لەم پرۆسسە لەبەر ئەم پرۆسسە ڕاستە پرۆسسێکی معقدە ئەمە نەوە عشقێکی ئیلاهیە لەسەر ئەم کارە بێتەکردن هەر کەسێک ناتوانێت ئەمیشە بکات بەڵام ئاینی کاتش کەم خەمیەکی زوری هەیە پرۆگرامە دکتۆر ئامادەی شوێنەکانی بە مستەمسەک پێ بڵێ شوێنانەیە من زۆر جێگایی کە من دیمە GPSەکانیش دەکەمە لوکێشنەکەش دەگرمە لەنگتیوت هێش دەکرد منە ئەتوانین بە دەمبوزەوە بڵێن ها لێرەیە لەبەر ئیشمان کردێ تهدیدمان کردێ جێگاکانیوان ئەو کەسەی کاڵێ جێگاکان دیار نییە بۆ خۆی قەساکاتیان حەزی لێیە پۆزی هەولێر فەرقە ئیش بکەی لە سەحرا پۆزلێدان بە پۆستۆ لەناو هەولێردانیشی پۆز دابنیشی دابنیشی قاتۆری باتێک لەبەرت بێت انتیزار بکەیت فلان مەسئول تۆ ببینیت فلان مەسئول تۆ ببینیت فەرقەم ئیشە زۆر لە بیابانێکیش بکەیت لە پێشتر و لە کاتی دادگایکردنی حەوت کەس لە سەرانی ڕژێمی پێشووی عێراق دادگای باڵای تاوانەکانی عێراقی لەسەر تاوانی ئەنفال فەرمانی دەستگیرکردنی بۆ 258 کەس لە جاش و مستەشار و ڕێنیشاندەرانی ڕژێمی پێشووی عێراق کە کورد بوون دەرکرد لە ساڵی 2011دا بە نووسراوی ژمارە 4261 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان فەرمانێکی دیکە بۆ ئەو ناوانە ئاڕاستەی ئەنجومەنی دادوەری و لەوێەوە بۆ دادگاکانی گەرمیان و شارەکانی دیکە دەرکرا چەند کەسێک دەستگیر کران بەڵام بە بیانووی هەڵۆشانەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق و بەو پێی دادگایەک نییە ئەو کەسانە دادگایی بکات ئازاد کران هەر حەوت کەسە لە باڵاکەی پێشووی ڕژێمی پێشووی عێراقیش بە تاوانی ئەنفال سزان نەدران هەموو ساڵێکیش داوا دەکرێت دادگایی ئەو کەسانە لە یاد نەکرێت ئێمە تازیێبارین تا ئێستا بۆ ئەنفالەکان بۆ کەسوکاری ئەنفالەکان کە لەگەڵ یانین ئێمە و بە هەمان شێوە دەمەوێت ئەوەشت پێ بڵێم یەک لە خاڵە گرنگەکانی ئەمڕۆ کە داوامان کردووە فشار بخرێت سەر حکوومەتی عێراقی و سەر کۆماری عێراق کە ئێستاش کووردە بە فەرمی داوا لەگەلی کورد بکە بە فەرمی داوای لێبردون لەگەلی کورد بکە تۆمەتبارانی ئەنفال 423 ئەوەی بڵاو کراوەتەوە بەڵام من سەرجەم دۆسیەکەم خوێنێتەوە وتەی قوربانیانیشم خوێنوتەوە 9000 لاپەڕە بوو ژمارەیەک لەوانەیە کە ناویان لەوێ نەهاتۆتەوە کەسکاری قوربانی وەختی خۆی سکاڵایان لێیان کردو بۆیە ئەو ژمارەیە جێ لێپرسینەوەیە ئەبێ جارێتتر بە داداتوونی وە بکرێت و هەندێک خەڵکەیە لەو لیستە دەرکراوە ئەبێ بچێتەوە شوێنی لیستەکەی خۆی ژمارەیان 423 کەسی عێراقی و کووردا 250 لە کوردستان ناژێەوە ژمارە دادگایی نەکراوە لەو ژمارەیە هیچی تەنانەت 2 ساڵ 3 ساڵ 3 کەسیان گرت لە گەرمیان پارەکە بەریانیاندا و یەکیانش پۆستی سەربازەکان بۆی بەرزەوە کرد لە پاداشەوەی 3 ساڵ سجن بووە گوناح بووە بەداخەوە ئەوان لە ئێمە بەڕێسترن ئێستا زۆر لە ئێمە بەڕێسترن زۆر لە ئێمە بەقەدرترن هەتا ئێستا کەسی وایان دادگا نەکردو بۆ شەوەی کەوا خۆما بڵێن ئەو نەفەرانە بوو کەوا ئێمە دادگا کرد ساڵانە کە یادی ئەنفالێک دێتەوە یەکەم داواکاری کەسوکاری ئەنفالکراوان بە دادگای گەیاندنی جاشوم سەشارەکانە ئەمە بۆ ناکرێت بە بڕایەوە ئەبێت لە وەزارەتی ناوخۆ پرسی لەبەر ئەوەی ئەمانە ئامرقەبزیان هەیە
و لە محکەمە داوا کراون بەڵام وەزارەتی ناوخۆ ستە لە باشە جێبەجێ پێ دوای ئەوانە لە سەر و یاساوە خۆیانە بینن بەتاکیت بۆیە دادگایی ناکرێن و ناگیرێن خەڵکی تایە ڕوتپەیلی وایە لەم کوردستانەیە زۆربەی ئەو خەڵکێک کە ئەنفال کراوە ئەمڕۆ ئەگەر بوانێت بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم ببینن یان ئیشێکی بکەم بەها با پێویستە بەڕێگای جاشێک لەو جاشانە بڕۆن ئەوانەی کە دەستیان ئەمە زەنگێکی زۆر مەترسیدار نییە ئەوان دەستێکی کە دەستێکی زۆریان هەبوو لە کوشتنی خەڵکی کوردستانیش. هاوشێوەی یاسای ژمارە 5 ساڵی 2006 هەموارکراوی ساڵی 2015 کە ناوی یاسای پاراستنی گۆڕە بە کۆماڵەکانە تا ئەم ساتە لە پەرلەمانی کوردستان بوونی نییە. باز لەوە دەکرێت پێویستە پەیوەندی باشی هەرێم و بەغدا بکرێتە دەرفەت بۆ گەڕان و هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان. مایەی قسووریەکی گەورەیە ئیمالێکی زۆرە کە لە 1970 ئەنفالکراوی بەس لە پرۆسی ئەنفالە ئێمە تا ئێستا 2700 ڕووفاتمان هێناوەتەوە بۆ لای کەسوکاری خۆیان کەم تەرخەمێکە دابەشە بێ بەسەر هەموو لایەکە دابەشە بێ لە ڕووی یاساییەوە بی پەرلەمان کەم تەرخەمە لە ڕووی دام و دەستگاکانی ترەوە یعنی زۆر جاری وا هەیە من لێت نەشارمەوە تەنها لە یادی ئەنفال و هێنانە ئەو ئینانەیە ئەمانەیان بیرەکەوێتەوە لە دوای ئەوە پرۆسەی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و ئامادەکردنیان لە بۆستنەوە هەرسک لە سەرای بۆ لەو شوێنانەدا لە ماوەی کەمتر لە چەند ساڵێکا تەواویان کردووە. ئێمە لە دوای 92ەوە هەتا ئێستا ئەمانتوانی ئەمەکەن هەرچەندە ئەمەوێ بڵێم لە دوای 2023ەوە لە دوای 2023ەوە ئەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی گەڕان بە دوای گۆڕە بە کۆمەڵەکە. بەدوو خۆناغی جیاواز و لە ساڵانی 2005 و 2014 ڕووفاتی 596 کەس لە بارزانیا جینۆساید کراوەکان گەڕێنرانەوە بۆ دەڤەری بارزان و بە خاک سپێررانەوە. بۆ دایکە عنیفە ئەم گۆڕستانە شوێنی دەردەدڵ و دڵنەوەییە کە 12 کەسی نزیکی جینۆساید کراون. لە کۆتایی تەمووز و سەرەتای مانگی ئابی 1970 دەستکرا بەگرتنی پیاوان و کوڕانی بارزانیەکان ئەوانەی پێشتر لە کۆمەلگا زۆرەملەکاندا نیشتەجێ کرابوون. بارزانیەکان پاشگرتنیان گواسترانەوە بۆ خواروی عێراق و ڕەوانەی پارێزگای موسەناکران. لەم مۆنەمێنتەدا ئەو یادگاریە تاڵانەی مێژووی کورد و لە ناوبردنی بارزانیەکان بۆ قوتابیان و چین و توێژە جیاوازەکان باز دەکرێت تا لە یاد نەچێ بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە. زۆر جار و تام ساتەش بە هەڵا لە پاڵ ناوی پرۆسەی ئەنفالدا بە جینۆسایدکردنی بارزانیەکان کە لە ساڵی 1970 ڕوودا دەوترێت ئەنفالی بارزانیەکان بەڕۆبەری شەیدان و مۆنومنتی بارزان کە بۆ خۆی تەواوی مام و خاڵ و براکانی جینۆساید کراون و لە ناو براون وردەکاریەکان و ڕاستکردنەوەکە دەخاتە ڕوو. من دەزانم هیچ کاتێک عێراق بۆ ئێمە باوک نەبووە ئێستاشی لە گەردە بێ باوک نییە ئەگەر عێراق هاوکار بێت و سنوورەکان بپارێزرن و ئەمنێتێکی نێودەوڵەتی هەبێت خۆشحاڵ دەبین بهێنانەوەی 7400 ڕووفاتی ترمان لە بیابانەکانی باشووری عێراق ئەوان بۆ ئێمە مەزنترین سەبر و هەدارن. زۆر هەڵەین کاتێک بە جونیسایدی بارزانەکان دەنێت ئەنفال بۆ نمونە هەر لە سەرکردایەتیەوە لە برن لە سەرکاتیەوە بگرە تاکو دەگاتە هەتا وەزارەتی کاروباری شەیدوان ئەنفالکردن لە هەموو شوێنەکان زۆرزار لە وتارەکانی حکوومەتی هەرێم لە تەنانەت کەسوکار لە ڕۆژنامە ڕاگەاندن دەرێن ئەنفالی بارزانەکەن ئەو شێکی زۆر هەڵەیە چونکە پرۆسە وشەی ئەنفال لە ساڵی 1970 کاتێک عەلی حەسەن المەجید هاتە سەر حکم بۆ هەشت قۆناغی بەکارهێنا بۆ ئەوەی هەست و سوزی وڵاتانی کە بوو بە بەرپرسی مەلەفی باکوور لە باکوور کە بوو بە بەرپرسی نووسنگەی باکوور ئەم وشەی بەکارهێنا کە ئەم خەڵکە ئەنفال دەکەین بۆ ئەوەی هەست و سوزی دەوڵەتانی ئیسلامی و وڵاتانی دراوسێ بۆ خۆرا بکشێ کاتی خەڵکێک دەگوت و چی ئەکەی دەیگۆ من کۆمەڵکوژی جینوساید شەرعیەتی پێ بدات شەرعیەتی بە قۆناغەکاندا و بە هەشت قۆناغ لە شوباتەوە تاکو برێن ئەیلولی ساڵی 1970 ئەم پرۆسەی کۆتایی پێهات بارزانیەکان ئەگەر لە 1973 1974 1985 1986 1987 1988 هات بە لای من لە من بپرسیان ڕێبوار کا باوکە دەمگو شوێن بزرە دەست بەسەرە دیلە وونە جگە لەوەش تەنها وشەی ئەنفال نییە کە بە هەڵە ئێمە چونکە ئەمە لەو وشەیە دووساری هەڵەیەکی ئاینی و مێژووی دەبینەوە کاتێک خۆمان دەبینە پێم وایە دەبینە هاوکاری ئەو پرۆسەیەکی ئەنجام درراوە کاتێک کەسێک ئەنفال نەکرا بێ گوناحە ئێمە برێن ئەنفال کراوین ئێمە جینوساید کراوین جینوساید خۆی ئەنفال بەشێکە لە جینوساید هەموو قۆناغان کەند لە ڕاگواستن و کوشتنی برێن جەسەدی و بایۆلۆژی و فەرهەنگی و ئابووری زۆر جار ئەنفالی بارزانەکان و
هۆلۆکۆست وەکو یەک وێنا دەکرێن چونکە وەک چۆن سەدام و باعس بارزانەکانیان لە کۆمەڵگە زۆرە ملیەکاندا نیشتەجێکردن و دواتر لە ناویان بردن بە هەمان شێوە هیتلەر و نازیەکان جوولەکەکانیان لە کۆمەڵگە زۆرە ملیەکاندا نیشتەجێکردن و دواتر لە ناویان بردن. لە کۆتاییان پرۆگرامە بەوە گەیشتین لە ماوەی ڕابردوو نەبوونی پلانێکی ورد بۆ گەڕان بە شوێن گۆڕە بە کۆمەڵەکان و نەبوونی یاسای پارێزگاری گۆڕە بە کۆمەڵەکان هاوکات لەگەڵ دوورە دەستی و نەبوونی ئارامی لەو شوێنانەی کە گۆڕی بە کۆمەڵی ئەنفال و جینۆسایت کراوانی گەلی کوردی لێیە وای کردووە زۆرینەی زۆری ڕووفاتی ئەنفالکرا و جینۆسایت کراوان نەگەڕێتەوە بۆ خاچێرێمی کوردستان کە سوکاری ئەنفالکراوان و جینۆسایت کراوانیش چاوەڕێن کە دەڵێن هەر هیچ نەبێ ڕووفاتەکان بگەڕێتەوە بۆ خاچێرێمی کوردستان بۆ ئەوەی دڵنەوایی و ئارامیان بۆ بگەڕێتەوە تا بەڕامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشیابن خواتان لەگەڵ. Yeah.